مەلا دریژاڵەی مامۆستا و تاربێژی مزگەوتی گەورەی کەلار وەک یەکەم مامۆستای ئاینی لە نێو بازاڕی کەلار سەرقاڵی پیشەی کتێبفرۆشنە و خاوەنی کتێبخانێکی گەورەیە. لە کتێبخانەکەی مەلا ئەدریسدا جۆرەها کتێبی فەرهەنگی و ڕۆشنبیری و ئاینی و فەلسەفی و کۆمەڵایەتی و زانستی و چیرۆک و ڕۆمان بەردەستە. بابینەری ئەم ڕاپۆرتە بین. لای ئێمە با بڵین نەبووەتە ئەوەی کە بتانی بە تیراژێکی زۆر ئیسە کتێب چاپکە ئیسە و کتێبانەی کە ئێستا چاپەکرێن لای ئەو لای هزار کتێب چاپەکرێ ینی لە چاپی یەکەم چاپا بڵین. بەڵام بارودۆخی مادی خەڵک و بەناشکوری نەبێ کەمی دەرامەتی خەڵکی بەتابەتی خوێنەوار و فەرمانبەر و تەلەبەی خوێندکاری زانکۆ پەیمانگاکان توانایان نییە هەموو کتێبێک بکڕن و بەڕاستی ینی ڕاستە ئاستی خوێندنەوە ڕەنگە لە قۆناغ لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر گۆڕانکاری بەسەر هاتبێ. من پێم وایە ساڵی بڵین 2009 و هەتا 11 ئەوانش کتێب زۆر چاپەکراوە کتێب زۆر ئەفرۆشراوە لە دوای 2000ەکانەوە بەتابەتی لە دوای 2023ەوە سەردەمی ڕەواجی کتێب و چاپکردنی کتێبی زۆر بوو. ئێستا بارودۆخی تەکنۆلۆژیا و هەبوونی کتێبەکان لەسەر سیدی یان لە پێگەکانی کتێب بە ئەلیکترۆنی خوێندنەوە کاریگەری هەبووە لەسەر کتێب، بەڵام هێشتا خوێنەری کتێب و ئەهلی کتێب هەرماوە و ئێمە لەم کتێبخانەیە ڕۆژانە کتێب بەهێنین و خەڵکی کتێب ئەکڕێ و کتێبە وای خوێنێتەوە و مناقەشەی کتێب بکرێ. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان هێشتا بازاڕی کتێب وشکی نەکردووە و خوێنەریش هەیە و کتێبی باشیش ئەنووسرێ. بە دووی شتەکاندا دەڕۆ و نووسینی لەسەر ئەم شتانە زۆرە خواعبری درێژکە و لەشی ساخکە و هەمیشەیەکێکی تر لەو بەرهەمانەی کە وەری گێڕاوەتە سەر زمانی کوردی. کتێبخانە بە شێوەیەکی گشتی هەمووی بەسوودە و جێگای زانست و زانیاری و ئەدەب و پەخشکەری ئەو شتانەیە. هەر کتێبخانەیە بەشی خۆی بە پێی ئەو کتێبانەی بۆی تێ ئەدەبی بێ یا دەربارەی زمان بێ یا دەربارەی شعر و شاعران و دیوانەکان بێ یا کتێبی دیراسات و لێکۆڵینەوە بێ لە هەموو بوارەکانە ڕۆڵی کاریگەری خۆی هەیە لەسەر کۆمەڵ. ئەم کتێبخانەیش ئێستا کە کتێبخانەی کاک مەلا ئەدریسە کتێبخانەیەکی چاکە و خەڵک بە شێوەیەکی گشتی ڕووی تێدەکات لەبەر ئەوەی سەرچاوەکانی نوێن بەردەوام سەرچاوەی نوێی بۆ تێ و دەوری هەیە بە تایبەتی ئەو کەسانەی کە بە دووی ئەدەب و زمان و هەتا کتێبی ئاینیشدا دەگەڕێن و دەڕۆن و دەخوێننەوە زۆری لەم کتێبخانە دەسەکەوێت. بە شێوی گشتی بۆکو خۆم ڕۆژی 2 ساعتێک ئەتوانم بخوێنمەوە مەجالمەیە، بەڵام مرجنی هەموو ڕۆژێ بتوانم ڕەنگە لە هەفتەیەکە 5-6 ڕۆژ بتوانم بخوێنمەوە و ئەم کتێبخانەش بەڕاستی ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەوپێشبردننی کتێب و خوێندنەوە و خوێنەر.